کاک ئاگری بەڕێزە و کاتت باش بە سەرنجدان بەو شەڕە هەمەلایەنەی دژی کۆماری ئیسلامی لە هەفتووی ڕابردووە دەستی پێکردووە و بە ڕای جەنابەت بۆتمانەکان تا کەنجێ درێژەی دەبێت ئەو شەڕە بەرەو چ ئاقارێک دەڕوە. ڕێز سڵاوم هەیە. من پێم وایە ئەو شەڕە دوو بابەتی گرنگی هەیە. یەکیان ئەو استراتیژیەی کە لەسەر بنەمای ئەو ئیسرائیل شەڕی دەست پێ کرد و کۆمەڵە تاکتیک کە دوو لایەنی شەڕ گرتویانەتە بەر. استراتیژیەکەی ئیسرائیل لەسەر سێ بنەما دامەزراوە. یەکێکیان ئێرانیەکان تا پێش 7 ئۆکتۆبر دایانکوت کە حەڵقەیەکی ئاورمان بە دەوری ئیسرائیلدا ساز کردووە، واتە ئیسرائیل لە هەنگاوی ئەوەڵدا ویستی ئەو حەڵقە ئاورە تەفروتنا بکە و ئێستا گەیشتوتە ئێران بۆ ئەوەی کە بنەبڕی حەڵقە ئاورەکە بکە. دووەمی بەرنامەی ئەتۆمی ئێرانە و سێوەمی سنووردارکردنی بەرنامەی موشکیە. لە پرسی بەرنامەی موشکی و ئەتۆمیدا دەبێەوەمان لەبەر چاو بێت کە بەرنامەی ئەتۆمی ئیسرائیل دەیەوێت تەفروتنای بکە، بەڵام بۆ پرسی موشکی دەیەوێت سنوورداری بکات. ئەم خاڵانە گرنگن کەوای ئەو شەڕە هەتا ئەو کاتەی کە ئەو سێ ئامانجە بپێکێ بە ئەگەری زۆر درێژەی هەبێت. بەڵام کۆمەڵێک تاکتیک هەیە کە دەبێت لەبەر چاومان بێت. گرنگترین تاکتیکی کە بۆتە هۆکاری درێژەدانی شەڕەکە ئەوەیە کە ئێران دەیهەوێ بە درێژە کێشانی شەڕەکە فشاری ئەفکاری عمومی بۆ بێنێتە سەر دەوڵەتی نەتانیاهو و بەو شێوەیە پاشەکشە بە دەوڵەتی نەتانیاهو بکە. بابەتێکی دووەمیژەوەیە ئێران بە ئەگەری زۆر لە قۆناغی ئێستادا بە دوای ئەوەیە کە چەکی ناوەکی بەرهەم بێنێ بە شێوەیەکی بەپەلا و ئەمە بکە بە کارتێک بۆ دانوستان لەگەڵ ئەمریکاوە بۆ خۆڕزگارکردن لەو دۆخە گەمارۆیی کە دراوەتە سەری. کەوایە چاوەڕێ ئەگەر ئەم بابەتانە لە پەنایەکتریدا بنین، چاوەڕێ ئەوە دەکرێت کە جارێ لانیکەم هەتاکو 2 هەفتەی داهاتوو شەڕ درێژەی هەبێ. ئەوەی کە چ بەستێنێک دەگرێتەوە فعلەن ئیسرائیل استراتیژیەکەی لەسەر ئەوە دامەزراوە کە ژێرخانی نظامی و ئەمنیەتی جمهوری ئیسلامی لێ بدە. بەڵام ئەگەری هەیە ئەو تاکتیکە بگۆڕدرێ لەبەر خاتری ئەوەی جمهوری ئیسلامی زیاترین حەولی ئەوەیە کەسی سیڤیلی ئیسرائیل بکوژێ. ئەگەر بێت و خەسارەیەکی قورس لە کەسی سیڤیلی ئیسرائیل بدرێ، احتمالی زۆری هەیە کە ئیسرائیل تاکتیکی بگۆڕێەوە ژێرخانی کە لێ بدات، مەسەلەن ژێرخانهای ئێنەرژی لێ بدا. ئەمڕۆ نمونەیەکمان دیوە کە لە تێلاڤیڤ گەڕەکێکی تێلاڤیڤ برق لەبەر خاتری موشکی ئێران لە قەتەح بوو، هاوکات ئیسرائیلیش هات برقی شمالی تاران و کرێجی قەتح کرد. کەوایە لێدانی ئەگەر ئێران فشار بێنێ بۆ ژێرخانی وزە بە تایبەتی بە دڵنیاییەوە ئیسرائیل لە ژێرخانی وزە دەدا لە ئێران. و کۆی قسەکەی من ئەوەیەکە ئاراستەی شەڕەکە لە بینی ئێران و ئیسرائیل ئەوەیە کە ئیسرائیل تا بە ئامانجەکانی خۆی وەکو ئەرزم کردنەوە سێ ئامانجە نەگات پاشەکشە لە شەڕەکە ناکە و ئەوەی کە گرژی تا چەندە دەچێتە سەرێەوە تا چەندە ئاستی بۆمبارانەکان و هەتا جۆری ژێرخانەکان تعینی دەکا، ئەوە شتێکی تاکتیکی و ڕۆژانەیە و ئیسرائیل وای داناوە کە بە پێی هەڵسوکەوتی ئێران گرژیەکە بێتە سەرێ. ئەگەر ئێران ناوەندی نظامی ئیسرائیل بکات ئامانج، ئیسرائیل ناوەندی نظامی ئێران دەکات ئامانج. ئەگەر ئێران ناوەندی ئێنەرژی ئیسرائیل بکات ئامانج، ئیسرائیل ناوەندی ئێنەرژی دەکات ئامانج. بەڵام ئەمە یەکێک لە شەڕەکانە. شەڕێکی تریش کە بە ئەگەری زۆری هەیە بێتە گۆڕێ لە 12 ساعتی داهاتوودا ئەوەیە کە ئێران بەو جۆرەی کە کوتراوە و ڕایانگەاندووە بریاری ئەوەی داوە هێرش بکاتە سەر بنکەیەکی ئەمریکا لە ناوچەکەدا.